ئەمە وێنەی تیشکی دروستکراو نییە، بەڵکو تیشکی ڕاستەقینەی نێوسکی شلێر عومەرە. یەک معدەیەشەیەکم گرت لە چەسوماڵەوە هاتمە کەرکووک بەتەمای خۆم هەر نەبوو. بە مەبەستی لابردنی گرێ نەشتەرگەری ئەنجامدا، مانگێکی پڕ لە ئازاری بەڕێکرد، دوای پشکنین بۆی دەرکەوت مەقەسێک لە سکیدا بەجێ ماوە. ئەمە ناچاری کرد ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو جارێکی دیکە نەشتەرگەری ئەنجام بدات. ئێستاش لەژێر ئازاری دوو نەشتەرگەری و مانگێک هەڵگرتنی مەقەس لە سکیدا کاتەکانی بەڕێ دەکات. پێش ئەمەلیات دوای ئەمەلیات لیدراوە ئازارشکێنەکەی هەر ئازاری زۆر. دوای ئەوە ڕۆشتەوە تقریبن مانگی بەو ئازارە و پلکایەوە بە ئازار پلکاوتی با بڕم بزانمە چیمەم ئازارە لە ناو زگماتە چییە؟ هەر کوشتیان بە دەرزی تا دەرزی ئازارن لێدا هاتنە سەری وتیان باشە ئەمە بووە ئەم ئازارە تەبیعی نییە، ئەمایەکی ئەگە گولەی پێوەنەن ئەم دەرزیانەی لێدا ئازارەکەی کۆتاییتیە ئەمە چیەتی؟ دکتۆر هاتە سەری دەستی نابانزگە وتیان ئەمەلیاتە یا شتی تیا جێماوە یا گریەکەی تەواوی دەرنەکراوە، یعنی خەلەلێکی تایە ئەمەلیاتە. وەڵا بردیان ئەشعەیان کرد. ئەشعەیان گرت سەیریان کرد مەقەسە، ئەوە مەقەسەکەیە. ئەوە مەقەسەکەیە. کەسوکاریش لێر سکاڵای یاساییان لە دژی ئەو پزیشکەی نەشتەرگەرەکەی ئەنجام داوە تۆمار کرد. دەیانەوێت بە ڕێگای یاسایی مامەڵە لەگەڵ ئەو پزیشک و نەخۆشخانەیە بکەن کە نەشتەرگەرەکەی ئەنجام داوە. هەشتەکەم من جاران ئەوستانم لە فیلم وشتا بینی هەلا تا ئێستا وا ئەتوانم بڵێم لە 10 ساڵێکی پێشتوو 20 ساڵی شەوشتی وام نەبیستووە. تەقەنیەت ئەم دکتۆرە ئیهمالی دکتۆرەکەیە ئەوە من شکاتم لێی کردووە و شکاتی مادی و معنەوی گەرەکە من کابرایەکم پێشمەرگەم. تەندروستی کەرکووک ڕەتی کردەوە هیچ ڕوونکردنەوە و لە دوانێک دەربارەی ئەم بابەتە بدات. بۆ پێی نەشتەرگەرەکە لە نەخۆشخانەیەکی ئەهلی ئەنجام درراوە و تا ئێستاش کە سوکاری نەخۆشەکە سکاڵایەن لە تەندروستی کەرکووک لەسەر ئەو پزیشکە تۆمار نەکردووە کە نەشتەرگەرەکەی ئەنجام داوە. کارۆن محەممەد کورساد نیوس کەرکووک.